کاتژمێر 10:47 دقه تیمەکانی بەگری شارستانی سلێمانی ئاگادار کراونەتەوە لە بوونی ئاگرێک لە گەڕەشی عەلی کەمال کە ماڵێک سوتاوە، بەڵام تا ئێستا هۆکارەکەی دیاری نەکراوە بە چی سوتاوە، بەڵام لەناو ماڵەدا پیاوێکی بەتەمەن ژیاوە کە بەتەنیا لە ماڵەدا بووە بەهۆی دووکەڵەوە گیانی لەدەستداوە. ئەوەی کە هەیە لە ئێستادا تیمەکان سەرقاڵی دەرهێنانی تەرمەکەین، چاوەڕوانی تیمی بەڵگە و تاوان دەکەن تاوەکو لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکرێت و ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. ئەوەی کە هەیە لێرە ژمارەی زۆر لەو تیمانە کە هەم لە تیمەکانی بەرگری شارستانی هاوکات بەڵگە و تاوان لەگەڵ ئەوەشدا دەستگا ئەمنیەکان لێرەن تاوەکو لێکۆڵینەوە لەسەر بابەتە بکەن. مەقسەم لەگەڵ ئارام عەلی وتەبێژی بەرگری شارستانی سلێمانی داکرد باسی لەوە کرد کە پیاوێک بەتەنیا لە ماڵدا ژیاوە، تا ئێستا نازانن تەمەنی چەنە، بەڵام ئەوەیە کە بەهۆی دووکەڵەوە ئەو کەسە خنکاوە لە ژوورەوە و لە ئێستادا سەرقاڵی دەرهێنانی، بەڵام ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە و لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی ئێرە بەجێ دەهێڵن. ئەوەی کە هەیە کە ئەم پیاوە بەتەنیا لە ماڵەدا بووە، بەڵام قسەم لەگەڵ هەندێک لە دراوسەکانی داکەوتیان کە بۆنی دووکەڵیان کردووە بۆیە تیمەکانیان ئاگادار کردوێتەوە، بەڵام دیاری نەکراوە تا ئێستا هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی بووە.